لەبارەی درێژەکێشانی ئابلۆقەی بەغدا لەسەر هەرێمی کوردستان چی دەڵێیت؟ ئەوەکو بەغدا گەل هەرێمە کوردستانی دەکەتن داخستنە فروخخانەیە و مافێ موچێ هەرێمی کوردستانی و ڕاستی غەدرەکە زۆرە مازن ئەلڤی ملەتی کورتی تەکردنیش ڕەخێ بەغداوە ئەم خەلکی کوردستانی داوا لە عەبادی دەکات حەقی وی ملەتی بدنێ ئەف ملەتە خۆی ناخواڕشتی بۆ vê heta gehişte vî astî û vî serbilindo heye elhemdulîlah şükür ya. بەڕاستی ئەمە دەبێت خۆمان یەکلا بکەینەوە یعنی ئەمە هەموو ڕۆژێک بڵین بەغا وای کرد بەغوا بۆچوونی وا بوو وا حەساری خستە سەرمان وا فڕۆکە خانەکانی داخست وا کێشەی زیا کرد لە بۆ ئێمە ئەگەر یەکلا نەبینەوە یەکدەنگ نەبین بەغا خراپتریشمان پێەکە هیوادارین هەمومان یەک بین. دا لە عەبادی دەکەم ئەو قسەکانی ڕاز بیتن هەموو جارێ دەرێتنە من پارەی ڕەوان دەکەم و قسەکانیش پاشکەس دەکەتەوە. عەبادی دا دەری کورد و عەرەب هەردووک هەریەکن لەکەنە من بەس عەبادی هەر قسەکانی دەدەتە پاش. من وەکو هاوڵاتیەک پێم وایە حکوومەتی عێراق عەبادی لە قسەکردن و لە کردارەکانی وەکو یەک نییە. هەز دەکەم دژی گەلی کووردە و ئێمە گەلی کورد پێویستە یەکگر بین یەکدەست بین دەست لە ناو دەست بۆی بتوانین زاڵ بین بەسەر ئەو کێشانەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە.